کاکە لەگە پیجەکەی بخۆم قسەی دەکەم. بە قوربان من لای خۆمانەی سرمەوە کێشە نییە بەس و پەیزانی تر کاکە 400 دلارم داوە پێیان 4 پەیجە. چەند؟ زۆر باش. ئەم پارەکەی هەموو دەدەم بەس ئابڕۆمانە چی؟ لەسەر حسابی من نا. تەواو بەخۆم دەیدەم. بەڵام جارش کە شتووە دووبارە نەکەیەوە. بەسەر چاو داوای لێبرد ناکەم. کاکە تەلەفۆنت دۆ بکە بڕێ پارەکەت دەدەینی با لە هەموو پیجەکان بیسرتەوە. ئەلۆ کارەنگیان باشی خۆش بێ سوپاس. وەڵا ئاگام لێ دەستان خۆش بێ. بەس وەڵی کاکە ئەوە یەکمان هەیە دوکانەکە بە تەمان بیگۆڕین بۆ دوکانی تورشات اینجا ئەبێ ڤیددیۆکە بسڕینەوە. گۆرە نە بابە ڕادیۆی چی ناکوڕە کاکە کاکەشی بیدەمن ئەوە خاوەن بە خۆ من خۆم سەعات دوکان ئەوە کاک سعدی خاوەن دوکانەیە قسە دەگەڵکە. کاکە براکوی باشی کاکە بە زۆر داوای لێبردون دەکەین لەبەوەی ئەو ڤیددیۆیە بەدڵمان نەبوو دەگەنە دوکانەکەی دەگۆڕین لێ گوت بە ڤیددیۆ بسڕەوە پارەکە ژەودی گوت 400 دلارە بە 100 چاو لۆ دەنێرین باز برام بە یەک مەرجی ڤیددیۆیەکی کە هەر ڕەشید تەسوێری دەکاتن لە ڤیددیۆکە داوای لێبردون دەکات و دەبێت ڕادیۆ بوو دەبێ ئەومان لۆ بڵاوکەی ئەوجە پارەکەی دەنێرین دەیکەن ئەی باشە ئەی خودداحافظ کاکە لۆی نییە جەڵتە لێم نەدا هەستا ڤیددیۆیە بکە. نات بابە ڤیددیۆیەکی بە خاتی خوا حەیام چۆتەوە حەیام بەریتەوە کورە دەمەوێ حەیات بکڕمەوە کورە عەزیزەکەم وەڵڵا هەڕوود نابی بچە ناو خەڵکی 100 کەس بەو دەردەی دەنارێنن هەیە برایەکەی هەیە بابەکەی هەیە نەفەرە چەند ڕۆژێ هەتا ئێوارێ بەس دەپارێنەوە دەرێن واز لەوی شەی بینە کورە بۆ خاتی خواینن تو پێش ئەوێ حەیات بچیتن ئەمە لۆتومە هەستە ڤیددیۆکە نایکەم ڤیددیۆ ناکەم وازم لێ ڤیددیۆکە بکە بری ڕادیۆ بە قوربانت بم یعنی هەستم لەم ڕادیۆ بوو هەلی بەخوا لۆتومە باشە یاڵە هەدی یاڵە شخصیەتی خۆت با بڕۆ ڤیددیۆیەکەم پێ خۆ مەزانم چی ئەڵێم کاک ڕەشید گیان لێ دیکەمە بەدانیشتوان لەوێدا ئانیشی سەریکە بەڕای تۆ کاک سعدی وەرەقەیەکی بەدەست نەبێ نووسرابێ بابەت ڕادیۆیان جوان نه لەبەرمە بەخەم دەمینەوە کۆوانی ها وەشی کەتنە چاکرد ئەیسە بۆ یەکەم سەریکە تەمسیلەکەت بۆ یەکەم لە میلەتی دەکەم سەیکە ئەوەی کە ئیستا پێتەڵێم تۆ دوای شتەکان خۆم ئەیکەم بەغەڵەتی ئەیلێم پەنێترم بیایە خۆم ئەیکەم من کەناو بۆ نمونە سێرم کە سەیریکە برای بەڕێز کاک ڕەشی سێرم کە من کەناوم ڕەشید فەتحوڵایە دانیشتووی شاری هەولێرم من زۆر پەشیمان بووم داوای لێبوردن لە هەر 4 پارچەی کوردستانەکەم بە زۆر ئەو ئیشیان پێم کرد من خۆم نەخۆشم حەبم هەیە بەڵێ دیارەت کە حەبەکانم نەخواردبوو لە ژێر کاریگەری حەبەکان ئەو کاریان پێم کرد دووبارە داوای لێبوردن لە هەر 4 پارچەی کوردستان نەیخۆی بە قسەکەم زۆر جوانە وەرە ئێرە با دەستت دیار وەرە مانە لێ بەزەخ پێیان بنە لێ بەزەخت ئەمنیش با دەرنەچم بانە لێ باشی بەخۆی عەقلی هەبوو تۆزەکەم بەدێ یەک دوو دەست ئەو باو تۆ بڕۆ تۆ بڕۆ تۆ بۆ بکە خۆت غەریب بکە ئای ئافەرە دەرێ دەزە جیرایە یەک دوو ئاکشن خۆشەویستانی من زۆر داوای لێبوردن لە خزمان لە دۆستان لە هاوڕێیان لە ئازیزانم کورە لە هەموو کەس و کارم لە مشتری خۆشەویستەکانم جوملەکان بە تایبەت حاجی خۆشەویستەکان غەڵەتێ بوو کردم هەزار جار داوای لێبوردنەکەم ڕادیۆ بوو ئەنجا ئابێنەوە سەر مەوزوعەکەی خۆم بەڕاستی من باری تەندروستیم تەواو نییە حەپم هەیە زەخت و شەکرەمە کە حەپەکان ناخۆم جار بەجارێ ئاوام لێت بە قوربانتان بم هێشکردنی ئەگە زوو نییە پەر دەکەم جا بۆ سعدی نەڵێم شێتم ێزگاری بڵێم چی مێشکم تەواو نییە جا بەزانیە پەر دەکەم پەر دەکەم لێم مەگرت جا بەزا پەخش دەکەم غەڵەت دەکەم داوای لێبوردنەکە مێشکم تەواو نییە جار بەجارێ پەر دەکەم پەخش دەکەم دەی هاوم وەڵای ئافرم زۆر مەمنونی تۆ شاڵەت نییە پاک بیەوە شخصێتەکەت لۆ دروست دەبتەوە ئەمە نەیکوشم نەی بڕم خەتای وێ کە هەمەزانیان بە قوربان سوپاست دەکەم دوکانەکەی بەجی بێ لە نییە حەب بەخۆم نییە بەبێ بێ دوکانی هەفتە سەدە زای دەدەمێ
کورە بۆ یەکەم بە 120 بەم ڕزیدێت تۆ دانیشەوە بە شەفکە دەرەوە أهلا والله دبر خلاص فلانی کردنێ کات. ولا فلان پلان بەخوا قابلتە فەرمی والله بەخوا قابلتە مادەم منی لەو جێژاوە نەجاتە بەس